مەراسیمی کردنەوەی ڕێکخراوێکی تایبەت با کەسانی داون سیندرۆمە. ئەم ڕێکخراوە وەک شوێنێکە بۆ گرنگیدان بە توانە و ڕاهێنان بەو کەسانی دووچاری ئەم نەخۆشیە بوونەتەوە لە ڕووی دەرونی و پەروەردەیەوە، وەک بەرپرسانی ڕێکخراوەکە ئاماژەی بۆ دەکەن لە هەستکردنیان بە کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان بەم کەسانە بیریان لە دروستکردن و دامەزراندنی ڕێکخراوێکی لەم چەشنە کردوتەوە. مەبەستمان لە کردنەوەی ئەم ڕێکخراوە وشارکردنەوەی کۆمەلگایە سەبارەت بە پەروەردەکردنی ئەم فریشتانە، سەبارەت بە تەعاملکردن لەگەڵ ئەم فریشتانە. مەبەستمانەوەیە کە بەردەوام سیمینارکەینەوانێ لە ڕێی سیمیناراتەوە، لە ڕێی سیمپۆزیۆمەکانەوە، لە ڕێی وەرکشۆپەوانێ، لە ڕێی پێیجەکانەوانێ بتوانین خزمەت و وشاری بین بەم خێزانانەی کە خاوەنی ئەم فریشتانن. خۆشمان بتوانین لە ڕێی ڕێکخراوەکەمانەوانێ بتوانین وەرشەیەک دابین بکەین بۆ فێرکردنی پیشەیەک بۆ ئەم مناڵانە، بۆی کە پاشە ڕۆژ بتوانن خۆیان بژێوی ژانی خۆیان دابین بکەن، بتوانن لە ئەرک و ماندووبوونی خێزانەکانیان کەم بکەنەوانێ. ڕاهێنەران و پسپۆڕان باز لە دۆخی دەرونی و ژیانی ئەو کەسانە دەکەن کە هەڵگری داون سیندرۆمن و پێیان وایە حکوومەت کەم تەرخەمە لە گرنگیدان بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئەمانە شڵەژانە، ئیسترابە، پێڵەن دیسئۆردەر، یعنی شڵەژانە لە کەسێتی ئەم کەسەیە. ئەمە هۆکارەکەی پلەی یەکەم کە ئێستا زانراوە ژمارەی کڕۆمۆسۆمەکانە. هەر خانەیەکی لەشمان بگرە 46 کڕۆمۆسۆمیکایە، 23 لە دایکەوە هاتووە، 23 لە باوکەوە هاتووە. بەڵام ئەمان لە جیاتی 46 کڕۆمۆسۆمیانێ، کڕۆمۆسۆمێکی زیایانێ. ئەو کڕۆمۆسۆمە تووشی و حاڵەتەیەکە، ئەو نیشانانە دەرەچێت کە هەمویانەوەی خوشکوبران ئەو گەشەی عەقڵی دواکەوێت. ئەم ڕێکخراوە یەکێک لە گرنگیەکانی ئەوەیە ئەم دایک و باوکانەی کە کێشەیان هەیە کۆیان نەکاتەوە. زۆر دایک و باوکێک کە داون سیندرۆمی هەیە یە سەیرەکە سەدام دایک و باوکی تریش ئەوەی هەیە مەعاناتی کەمترە بێتەوە، ناڵێ من تایبەتم. اینجا بێ کۆڕ و کۆبوونەوە مەسەلەن 500 خێزان هەیە، تۆ کەسێکە خوا نەخواستە ئەم حاڵەتەی هەیە، شارەزایی هەیە، خوێنوێتەوە، هەندێکیانە خوێندنەوە دەورەیان بینیوە لە ئەنتەرنێت بەدوای شتاگەڕن، معلوماتی هەیە، معلوماتەکە یا بەویتر ئەوەی یا بەویتر ئاڵوگۆڕ لە زانیاری ئاکرێت. لە لایەکترەوە ئەتوان بەرنامەی تایبەت بکەن، کەسانی سپۆر بێن قسەیان بۆ کابینن بۆ کەناڵەکان بۆ ئەوەی ڕای خەڵکەکە بگۆڕن، چکە خەڵکێکی زۆرمان هەیە بە چاوی کەم سەیری ئەواناکە، ناو ناتۆریان لێ دۆزێتەوە. اینجا ئەبێ پێیان بڵێن ئەم کەسانە کە تووشم حاڵەتە بن خۆ بەدەست خۆیان نییە، خۆیان هەڵیان نەبژاردووە، قەدەری خوایە یا هۆکاری تایبەتی هەیە. مناڵانە لە سنتەرەکانە تا تەمەنی 10 ساڵێک ئەتوانین لە سنتەرەکانە بن، لەبەر ئەوەی ئەوانە بڵێن ئایکوەکەیان ئەوەنین یا بتوانین مەکتەب و شت تەواوکەن. حەزم کرد سەرەتا ئێمە ڕێکخراوێ دانین دوای ئەوە بتوانین ئەگەر لە مەکتەبەکانە یان لە سنتەرەکانە ئەوانە شوێنیان نەبۆیەوانێ فێری، چونکە زۆری لە مناڵانە بەهرەیان هەیە لە بواری مۆسیقایە، هەیە لە بواری وێنەکێشانە، لە بواری کاری دەستیە. حەزمان کرد ئەوانە شوێنێکیان بۆ دروستکەین بتوانین پەرە بەو بەهرانە بین کە هەیەە. کچێکی خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام ئەمە نەبۆتە ڕێگر لە بەردەم بەهرە و تواناکانیدا. دایکی مینا باز لە ژیانی کچەکەی دەکات و چیرۆکی سەرکەوتنەکانی دەگەێڕێتەوە کە داون سیندرۆمە و هاوشێوەی کەسێکی ئاسایی وەرزشکار و وێنەکێشە. ئەم کچەی من تەمەنی 7 ساڵە بەداخەوە ئێستا لە ماڵەوەیە، شوێنێکیان نییە کە بۆ گەورە بوون ئەم مناڵانەی تیا بگرسێتەوە و ئەم مناڵانە لە کونجی ماڵەوە بێتە دەرەوە، چونکە ئەمانە هەر مناڵ نین، گەورەکانیشمان کە وەلانراون پێویستە حکومەت کار لەسەر ئەوە بکرێ، هەوڵ بات بۆ ئەو بۆشایانە پڕکاتەوە و بەردەوام داوای ماف و ئیمتیازات بۆ ئەمانە بکرێ، چونکە ئەم مناڵانە خۆیان ناتوانن داوای ماف و حەقی خۆیان بکەن. بەپێی سەرچاوە زانستی و تەندروستیەکان، داون سیندرۆم نەخۆشیێکی کڕۆمۆسۆمی و لە جیهاندا بە شێوەیەکی گشتی بوونی هەیە. هەرچەندە پسپۆڕان و ڕاهێنەرانی ئەم بوارە پێیان وایە پێویستە ئەم جۆرە کەسانە ڕاهێنانی دەرونی و پەروەردەیان هەبێت بۆ دانەبڕانیان لە کۆمەڵگە و وەک خۆیان دەڵێن هاوشێوەی کەسانی ئاسایی بەشێکی زۆریان خاوەن بەهرە و توانایەکی جیاواز و تایبەتن. پێویستە گرنگیان پێ بدرێت لە ڕێگەی کردنەوەی سەنتەری تایبەت و پارێزگاری لە مافەکانیان بکرێت وەک تاکێکی ئەم کۆمەڵگایە. چاوەڕوان مەحموود، شارپرێس، سلێمانی.